ئێمە چەند کەسمان هەیە بڵێ وەڵام مامۆستا لە فلان مەکتەب مامۆستاکەی نازانێت دەریێنم ئێ بم بۆ لای مەکتەبێکی تر تۆ زانی چەند کتاب و ناو کتاب کومی دەوێت چەند گواستنەوەی دەوێت چەند واستەی دەوێت تا مەکتەب منداڵ لە مەکتەبە دەربێنی ببێتە شوێنێکی دیکە کەوایە ئێمە لە مەکتەبی ئێستەمان سیستەمی قوتابخانە بۆتە مەکینەیەکی گەورە بۆتە جیهازێکی گەورە 1001 پارچەی هەیە باشە مامۆستا یەک پارچەی بچووکە لەم مەکینە گەورەیە ئەنجارە ئەگەر بڵین لە 50کان و لە 80کان و لە 60کان و ئەمانە مامۆستا زۆر گرنگ بوو ئەمانە لەبەرەوەی مەکتەب کەم بووە مامۆستاش کەم بووە دە ئێستا ئێمە نزیکە 150,000 140,000 بەس مامۆستامان هەیە خەڵکێکی دیکەش هەیە بە شێوەی دیکە مامۆستان باشە ئەم مامۆستایانە ئەم مامۆستایەکی دیکە تۆ شەهادەت هەیە منی شەهادەم هەیە ئەم هەموو خەڵکە هەموو شەهادەی هەیە خەڵکێکی زۆر بۆتە مامۆستا باشە نەبە دڵی خۆی نەبە دڵی خەڵکەکەیە بەشێکی و بڕیاریش نادات لەسەر ئەوەی چی بڵێتەوە چی نەڵێتەوە ئەوە نیە تۆ منهەج بۆ دانراوە تەلەبەکەی پێت دراوە مەعاشەکەیە هەمووی لەسەرەوە بڕیادراوە خۆ تۆ ناتوانانی بڵێ ئەخەر بەس من خۆم زیاتر ماندوو دەکەم با مەعاشەکەم زیاتر بێت نەخێر دەڵێ هەر هەمان شتە بە ساڵە نەک بە زانین و توانە مەعاش بە ساڵە وانە ساڵانە تۆ کەسێک 20 ساڵ مامۆستایەکی خراپ بێ مەعاشی زیاتر لە کەسێک 5 ساڵ مامۆستایەکی 5 ساڵ مامۆستای باش بێ